هێرشی مانگی ڕابردوو لە ئۆرلاندۆ ئەوەی وەبیر هێناوە کە پێویستە حکوومەتی ئەمریکا بۆ بربەرەکانی لە دژی تێرۆریزم بە تایبەتی داعش هەم لە نێوخۆ هەم لە دەرەوەدا هەنگاوی زیاتر بۆ پێشگیریکردن بدات. داعش ڕاگەیاندنی سەرتۆری ئینتەرنێت بە شێوازێکی نوێ و مەرەکهێنەرانە وەک چەچێک بەکارهێناوە، وەک سەناتۆر پۆرتمەن دەڵێت. لە ڕاستیدا کارناسان بە ئێمە دەڵێن کە لە ماوەی ساڵی ڕابردوودا تۆڕەکانی کۆمەڵایەتی لە بەشێکدا لە بەرەو توندڕەوی بردننی هەموو ئەو 60 کەسەدا کاریگەر بووە کە لە ئەمریکادا بە تاوانی کردداری یان پشتیوانی لە داعش گیراون. لەم دواییانەدا ئاژانسی FBI ئاشکرای کرد ئەو پەڕی دڵنیایە کە بۆ کوژی ئۆرلاندۆ عومەرمەتین بەشێک لە ڕێگای ئینتەرنێتەوە بەرەو توندڕەوی ڕۆیشتووە. لە نێو گروپەکانی تێرۆریستیدا داعش لە هەمان زیاتر کاریگەرانە لە تۆڕی ئینتەرنێت کەڵک وەردەگرێت. دەست ڕاگەیشتنی بەرپرسانی داعش بە ئینتەرنێت و دەستگاکانی ڕاگەاندنی کۆمەڵایەتی هەرە جێگای نیگەرانی ئێمەیە. لە دەمێکدا ئەو ڕێکخراوە بە شێوەیەکی هێرشبەرانە لە هەموو تەکنۆلۆژیای نوێ وەک استراتیژی خۆی و لە هەر شێوازێک بۆ ناردنی پەیامی خۆی کەلکیان لێوەردەگرێت. ناردنی پەیام بۆ بەرەو توندڕەوی بردن خێراتر لەوە بەرەو پێش دەچێت کە چەند ساڵ پێش بیرمان لێ دەکردەوە. لەم ساڵانەی دوایدا تێرۆریستان لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات هەوڵ دەدەن کەسان بەرەو توندڕەوی بەرن و لە ئەمریکادا توندوتیژی ئەنجام بدەن. هێرشەکانی تیرۆریستی بە شێوەی ڕاستەوخۆ ئەنجام دەدران. ئێستا لە قۆناغێک داین ئەو هێرشانە بە شێوەی هاندرا و بەڕێوە دەچن. واتە ئەو هەوڵا لەلایەن داعش و گروپەکانی دیکەوە دەدرێت کە هانی هێرشبەران بدەن. بۆ وێنە داعش بەردەوام ڤیددیۆ و گۆڤار بە زمانی ئینگلیزی بڵاو دەکاتەوە و داوا لە پشتیوانانی لە ڕۆژئاوادا دەکات کە هێرش لە وڵاتەکانی خۆیاندا ئەنجام بدەن. لەو نێوەدا بە تایبەتی لە ئەنگرانی داعش بە پێچەوانەی شێوازی پێشوو هەم تاوان ئەنجام دەدەن و هەم خۆشیان لە سەرمێدیا ڕایدەگەێنن. ئێمە لە ڕۆژی هەینی بینیمان هێرشبەر لە نێو بنگلادێش خەڵکی لە نێو چایخانەدا کوشت و دواتر لە ئاژانسی ڕاگەاندنی داعشدا هەواڵەکەی بڵاو کردەوە. لە نێو ویلایەتە یەکگرتووەکان فەیسبوک و توێتر هەنگاوی خێرای هەڵگرتووە کە گۆڕان بەسەر خزمەتەکانی ڕاگەیاندنی خۆیدا بهێنێت. Twitter has closed more than 100,000 ISIS-linked accounts, for instance. تویتر توییتی 100,000 کەسی پەیوەندیداری بە داعشەوە داخستووە و فەیسبوک چالاکانە کار دەکات بۆ ئەوی بەکارهێنەرانی فەیسبوک لابرێت کە مەبەستی هێرشبەرانەیان هەیە و لە دەمێکدا ڕوبەڕووی پروپاگەندەی جیهادیگەری دەبێتەوە. لە چوارچەوەی بەرفراوانتردا ناوەندی هەوڵدان و دەستپێشخەری جیهانی تێدەکۆشێت تۆڕێکی جیهانی دروست بکات کە پێشی کاری توندڕەوی بگرێن. ئەو هاوکاریە لەگەلێک شێوازدا هەیە. ئێمە هاوکاری لەگەڵ حکوومەتانی بیانی لەگەڵ ڕێکخراوەکانی ناحکومەتی لەگەڵ گروپەکانی خۆجەیی مەدەنی دەکەین. لە دەمێکدا استراتێژی لەشکری بۆ شکستدانی داعش گرنگە وەک خانمی مەیگن دەڵێت، بەڵام دەبێت لەگەڵ ئەو هەوڵان ڕێک بخرێت کە پێشی زانیاری جیهادیەکانی ئیسلامی بگرێت. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.